کاک ڕەحمەت زیاتر سەرسامی چ گۆرانی بێژێکە ئەوەنەی لە پرۆفایلەکەش تا بینیم و بۆن لەگەڵ مامۆستا مەرجزەی دانیشتووی لەگەڵ گۆرانی ئەخوێنی و زۆر دیقەت شەدەم زۆر شتی فۆلکلۆری دەڵێ داگە بزانم لە چ لە نوێیەکان چ لە تازەکان نوێیەکان و تازەکان چ لە نوێیەکان و چ لە کۆنەکان سەرسامی چ گۆرانی بێژێکی کوردی وەڵا لە کۆنەکە هەر باسم کرد بە جۆرێگە و پرسیارە بەڵام بۆ نمونە یەکێک لە سەرچاوە گەورەکان مامۆستا حەسەن زیرەک کە بە شانازیەوە من یەکێک ڕەنگە لە شانازەکانەوە بێت کە خەڵکی شاری بۆکانم ئەوەیە کە مامۆستا حەسەن زیرەکیش خەڵکی شاری بۆکان بوو زۆر جار گوێ دەدەمە گۆرانەکانی مامۆستا حەسەن زیرەک بەڵام وڵای من ناتوانم خۆ لەو گۆرانیانەی ئەو دەم بەڕاستی ناکرێ توانی تۆ بە جۆرێک چۆن من لەسەر ئەو بیر و بڕوایم کە تۆ کاتێک دەتوێت گۆرانیەک بخوێنەوە یا نابێ بیخوێنی ئەگەر خوێندت ئەگەر لەو گۆرانی بێژەی خۆی باشتر نییە بێگومان خواردتر نەبێ نابێ خراپترش ناوەڵە بۆیە هەندێک کات بۆ دڵی خۆم دەخوێنم بەڵام وەگەوەی کە بڵم من لەو ئاستەدام کە بمەوێ خۆ لە گۆرانی مامۆستا حەسەن زیرەک دەم بەڵام هەموو کات جۆم داوەتێ وەکو دەرسێک وەکو سەرچاوەیەک چاوم لێ کردووە ئەی کاک ڕەحمەت هیچ بەرهەمێکی هونەرمەندێکی تر بێ بەڵام وتوتە خۆزگە ئەوە هی من ئەبوو پرسیارێکی جوان بوو یەکێک لەو کارانەی کە من زۆر جار خۆزگەم ینی بۆ تۆ کە ئەوە ئیمن بووە گۆرانیەکی مامۆستا هەرێم سەلاح دەمرم بەڕاستی بەدڵ پێم خۆش بووە کارەی من بووە بەڵام زۆر تایبەت خوێندوێتی بەدڵ حەزی گوێمان لێ بێ دەی بە چاوان ئەیۆ کەسەی پێداوتم یان بۆ تۆ بوون یان بۆ نەما ئێستاش هاتووی بە منداڵێ ئیتر هەر کەس بەڕێی خۆمە باشە گیانە ڕازی دابم تۆ بەڕێی خۆت من ڕێم نییە منیش هەر بۆ ڕێگای تۆ بۆ ڕێگای تر من ڕێم نییە دەمرم یەکتاڵ پرچێت کەسێکی تر دەستی لێدا دەمرم ئەگەر دوای من کەسێکی تر بۆنت بکە دەمرم کەسێکی تر باوەشی تۆ لە من بکە دەمرم کەسێکی تر لێوی پیسی بە تۆ بگە